سەمون یان نان؟ نان؟ چیتیا بێ؟ ئەمزانە چۆنە؟ جا تامیکە ئەجا بڵێ خۆشە تۆ جارە تامیکە چۆنی تۆ؟ باش ئەوە چی وەیە؟ ڕاشاورمە شاورمە خۆ دروستە کردووە؟ دایرەکە دایکمان دروستم کرد بزانم خوا بە بیبینم زانم چی کردووە جا بەوا کە پسە کردووە یەک ساعت ناکرێت سار نەبێتەوە بەلەفە کردوتە ئەی چی؟ ئەمە باشە لێفرۆشتووە بەیانیەوە؟ ها؟ باشە لێفرۆشتووە؟ وڵا تا ئێستا زۆرم نێفرۆشتووە ئەزیان لێیە؟ ئەرەڵا یعنی لێو داواکەنەوە؟ جارێ ئەوەی یەک جەم حەزیان لێ بۆی تر بەتەمانی تریش بکەن وەزمێ تازە نایەنی؟ نازانم ئەمە ئەڵێن شاورمە و خۆش دەرچۆک و خۆ باسیەکەی بەنیازی دوکانەدانی؟ نازانم ئەم ئیشە بۆ چیەکەن ئێوە ئەمڕۆ؟ ڕۆژی هینا کەمەندامان یعنی ئێوە هاوکاریەکانتان کۆکەنەوە بۆ کەمەندامان بەڵە سێی بیست و یەک دوانزەی بڵم سێی دوانزە دەی جوێمێرە خەی ناکە پارە و حازە کردووە شاورما کڕی؟ نەخواردوویتر؟ دەزانە خۆشە شاورمەکەی؟ دوێژە؟ دارزانیشە ئەوە تا چیکە سەمون یان نان؟ نان؟ چیتیا بێ؟ ئەمزانە چۆنە؟ جا تامیکە ئەجا بڵێ خۆشە تۆ جارە تامیکە بەڵڵدا؟ تۆ شاورما خۆی یا حەزە لە شتی تریشەیە؟ شتی ترشم خواردووە تا ئێستا چی خواردووە؟ وەڵا کەیکم خواردووە هەمووش کلێرە بەقیبم خواردو گشتم خواردووە ئەمڕۆ؟ بەڵ شاورمەی شاورمەی